بەڵێ بێگومان وەک دەزانین کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی تەمەنیدا چەندین هەنگاوی گەورەی ناوە بۆ ئەوەی کە ژینگە بپارێزێت و لە کاریگەرێن نەرێنەکانی دۆزینەوەی سوتێنەری وێزگەی کارەبا کە بە شێوەیەک بێت ژینگە پیس نەکات دۆستی ژینگە بێت هەنگاوی زۆری ناوە. ئەمەش کە بینیمانەستان نمونەیەکە لەوەی کە هاوڵاتیان خۆیان هەستاون بۆی کە بۆ وەرگرتن یاخود سوود وەرگرتن لە وزەی خۆر وزەی کارەبایان بۆ خۆیان بەرهەمهێناوە. جا بێگومان لێرە ئەوە زۆر گرنگە بزانین تا چەند حکوومەت هاوکاری ئەو هاوڵاتیانە دەکات کە بەم شێوەیە هەوڵی ئەوادەن هەم ژینگە بپارێزن هەم بە بەردەوام وزەی کارەبایان هەبێت بۆ کاروباری ڕۆژانیان. گفتوگوی زیاتر لەگەڵ تەحسین تۆفیق بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای دەشتی هەولێرەکەم. جارە بەخێرهاتن دەکەین کاک تەحسین بەس بابزانین هەولێر دەشتی هەولێر لە چەند قەزا و ناحیە پێک دێت کە بتوانن تایدا ئەم جۆرە سیستەمە دابنێن و ئایا ژینگەکەی ئێمە گونجاوە خۆرێکی ئەوەیە بە تینمان هەیە لەو ناوچانە لە هەولێر بەگشتی لە دەوروبەر کە بتوانرێت وزەی خۆر سوودی لێ وەربگرێت و بگوازرێتەوە بۆ کارەبا. بەیانی باش بێنەران بەڵێ بە تاکید وزەی خۆر کە وزەکی پاکە و بێ کولفەشی کەمترە لە سەر هاوڵاتی ژینگەمان و سنوورمان هەروە هەردووکی دەتوانن استیفادە لە وزەی خۆر وەرگرن و هاوڵاتیان ئیستا زۆر ڕویان لە وزەی خۆر کردیە کە وزەکی پاکە و کولفەشی کەمترە لە وزەکانی دیکە بە دڵخۆشی و هەر لە پرۆژەی ڕووناکی ئەنجومەنی وەزیران کە بە سەرپەرشتی سەرۆکی حکوومەت ئەنجام دەدرێت تیمێکی پرۆفیشناڵ ئامادەکراوە کە ئەوانش ئیستا دەست بەکار بوونە بەس وەکو تێست هەندێک هاوڵاتی ئیستیفادەیان لێ کردیە کە بە کواڵێتی بەرز ئەو سیستەمە لۆیان دابین دەکەن و هاوکاریانش دەکەن لە جێبەجێکردنی و ئێمەش وەکو بەڕێوەبەراتەکانی کارەبا و وەزارەتی کارەبا لە خزمەت هاوڵاتیانین و بەرنامەشماندانەیەک وەک کار ئاسانی و ڕۆتینش کەم بکەینەوە بۆ پەرەپێدان بەو سیستەما کە سیستەمێکی دۆستی ژینگەیە و لە ڕووی کولفەشوە زۆر گونجاوترە بۆ هاوڵاتیان. زۆر باشە. ئێستا لە سنووری دەشتی هەولێر چەند هاوبەشی کارەبا هەیە کە بەشێکیان جگەلەوەی کە کارەبای گشتی بەکارهێنن پشتیشان بەستۆ بە وزەی خۆر. لەبەر ئەوەی ئەو سیستەمە بڕێک نوێ بەکارهاتیە لە هەرێمی کوردستان و بەرنامەی حکوومەتش کە ئیستا کاری لەسەر دەکەن و لە مەرحەلەی تێستە هیچ داتایەکمان نییە کە بزانین چەند هاوبەشمان هەیە بەستەکید لە ڕۆژانە ئەمە زۆر هاوبەش دێتن کە ئەو سیستەمەی دادەنێتن و استیفادەی لێ دەکات خصوصا لۆدەکانش دیار نییە جارێ چونکە ئەمە بەرنامەکی نوێیە ئەو جا لۆدەکان دیار نییە حتا ئەمە بڕێک لەسەر پێ دەکەوین و مەثەلەن بڕێک داتاکان حاضر دەکەین ئامادە دەکەین چونکە ئێستا لە ئەوەی جێبەجێکردندایە یعنی خەڵکانی زۆر هەیە مەثەلەن ئەوانی شەبەکان لێ دوورە ئەوانی کێشەی ڤۆلتیان هەیە زۆرن ئەوانی خاص براجوتیارەکان ئەو سیستەمی وزەی خۆر بەکاردینن بۆ ئەوەی کە بتوانن بە کولفەکی کەمتر و بە بەردەوامی کارەبایان هابن بتوانن کارەکانیان ئەنجام بدەن. باشە بۆچی خەڵک لە ڕووی وزە لە خۆر وەرەگرێت تەنیا بەس تێچووەکەیەتی یا چۆنەڵێت لایەنی ئەرێنی دیکەشی هەیە؟ طبعاً ئەوە مەثەلەن کە خاوێنترین وزەیە کە هیچ ئەوەیش چی نییە لە بۆ ژینگە پارێزە و کولفەشی کەمترە لەسەر هاوڵاتی ئیستاش هەر لە هەموو پرۆژەک ینی خەڵک وەکو ئابووری ناسک تەماشای کارەکانی دەکاتن لە چێن دەر ئارزانتر بیت و کولفەی کەمتر بیتن ڕوو لەوێ دەکاتن ئەوجا بە خۆشحاڵیەوە مەثەلەن حکوومەتی هەرێمش هەر پاڵپشتی ئەو پرۆژەیە دەکاتن و تیمێکی پرۆفیشناڵ و گەورە ئەو پاڵپشتیە چۆنە وەکو بەڕێوەبەراتێکی ئێوە ئێستا کەسێک جوتیارە دێت پێویستی بە وزەیەکی کارەبا هەیە ئەوێت لە ڕێی وزەی خۆرەوە کارەبای دەست بکەوێت
ئەبێت چی بکات و چیشی بۆ ئەکرێت. ئەمە وەکو بەڕێبەراتی کارەبا وەزارەتی کارەبا مجرد ئەمە جاران ڕۆتینێکی بڕێک زیادمان هەبوو لە جێبەجێکردنی ئەو سیستەمە، بەڵام ئێستادا لەگەڵ تیمی ڕووناکی ئەمە بەردەوامین کە سیستەمێکی وەها دابنین کە هاوڵاتی ناچار نەبیت ڕۆتینێکی زۆر بکاتن بۆ ئەنجامدانی ئەو پرۆژەی و ئەمە لە خزمەتی ئەو هاوڵاتیانە و پاڵپشتیانین هەر ئەوەکمان پێ بکرێتن ئەمە لە خزمەتیانی. کاک تەحسین ئەو پانێڵانەی کە پانێڵەکانن کە وزەی خۆر ئەگوازنەوە بۆ کارەبا تێچووی ئەمانە چەندێکە ئەگەر بە تەخمینی بکەین بۆ نمونە بڵێن ماڵێک ئەیەوێت کارەبایەکی 10 ئەمپێری هەبێت چەندێک تێچوێ بێ بە تەخمین کراوی چۆن لە بازاڕەکان دەستەکەوێت ئەم پانێڵانە بەڕێبەراتەکان یارمەتیانن حکوومەت یاریمی کوردستان نرخەکەی بۆیان داشکێنێت خۆی ئەو پانێڵانە مەثەرەن حەسەب حەجم و حەسەب قودرەیتی حەسەب کوالیتیتیشی وەکو گوتمان ئێستا پرۆژێکی گەورە هەیە لە حکوومەتی هەرێم کە پەرە بە وزەی خۆر بدرێتن و تیمێکی گەورەش دانرایە کە پانێڵ و مەوادی بە کوالیتی بەرز لە بۆ هاوڵاتیان دابین بکات هەروەها دامیان بکات و کار ئاسانیان بکات و پاڵپشتیان بکات بۆ بەکارهێنانی ئەم وزەیە. یعنی ئێستا لە ئێستادا مەسەرەن ئەو تیمە وەکو تێست لە بۆ هەندێک هاوڵاتیان کارەبایی دانایە بە وزەی خۆر ئیشاڵڵا لە ڕۆژانی داهاتوو لە ئەو ساڵی نوێ بەردەوام دەبن و زیاتر استیفادە لە وزەی خۆر وەردەگرن و ینی لەسەر زەختش لەسەر شەبەکەی کارەبا کەمتر دەبیتەوە. کاتە کەسێکی ئاسایی ئەتوانێت بۆی هەڵە سوڕێت کە ئەم جۆرە وزە خاوێنە بەکاربێنێت یا ئەبێ چۆن جاران دەگەرێکی ئۆتۆمبیلی هەبێت زۆر دەوڵەمەنە ئەبێت چەندێکی هەبێت کە ئۆتۆمبیلی کڕیوە. ئەنی ئێستا گەرێکی کوزەی کارەبا لەو شێوەیە دابنێت پێیسەکات لە ڕووی مادیەوە زۆر توانایەکی باشی هەبێ یان خەڵکێکی ئاسایی بۆی هەڵە سوڕێت نەخێر هەر خەڵکی ئاساییش بۆی هەڵدەسوڕێتش و چونکە ئەتوو هەر یەکەم بجێ کە داتنا دوایە ئەتوو ماوەکی زۆر دەوێت لە بۆ نۆژەنکردنەوەی ینی نۆژەنکردنەوەی ئەو سیستەمانە ماوەکی زۆری دەوێت و ینی کولفەک و خەرجێکی کەمی پێ دەوێتن ینی هەموو کەسەکەش دەتوانیت ئەو وزەیە بەکاربینیت و زۆر اقتصادیە و زۆرش لە بەرژەوەندی خەڵکدایە. کاک تەحسین هیچ پرۆژەیەک هەیە کە لەسەر ئاوی پۆند و بەنداوەکان ئەو پانێڵانە دابرێت وەکو ئێستا لە وڵاتانی زۆر پێشکەوت بوون بنە لە کالیفۆرنیا ئەو جۆرە پانێڵان ناخرێتە سەر ئاوەکە هەم لە کاتی گەرماکە نایڵە ئاوەکە بخار ببێت لە کاتی وشکە ساڵیە پارێزگاری لە ئاوەکە ئاکات لە هاوینان و هەم وزەیەکی خۆری باشیشەدا تا چەند ئەم پرۆژێ باسی لێ کراوە ئەو بیرۆکەیە هەیە وحی خۆی لە وەزارەتی کارەبای و لە ئەنجومەنی وەزیران هەر ئەو مەثەرەن ئەو شتانە هەیە ئەو دیڕاستاتانە هەیە کە استیفادە لە وزەی خۆر وەرگرن لە وزەی هەوا باوەرگرن لە وزەی ئاوەرگرن بەڵام ئەوە کاریمە نییە ڕاستی ئەمە وەکو بەڕێبەراتی دابەشکردنی کارەبای ئەمە کاریمە دابەشکردنە بەڵام تاکید بەرنامەی وا هەیە و کە استیفادە لە وزەی خۆر وەرگرن بە هەموو شێوەک بەس لە ئێستادا ئەو بەرنامەیە بەس بۆ هاوڵاتیان بەردەستە کە بتوانن ئەو کێشەی هاوڵاتیان چارەسەر بکەن دواتر لە بۆ پرۆژەی ستراتیجی هەوڵ دەدەن. باشە ئێمەسا لە وەرزێکی سەرما و سۆڵین و پێویستمان بە کارەبایە بۆ خۆگەرمکردنەوە لە دەشتی هەولێر لە ماوەی ڕابردوو لە 24 کاتژمێرە چەندێک هەوڵدراوە کە کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان بدرێت و لۆدێکی کەمتریش بکەوێتە سەر هاوڵاتیان بە تایبەتی لە گوندەکان. وڵاهی خۆی ئەمە لە دەشتی هەولێر ئەمە زۆر کێشەی ئۆڤەرلۆدمان هەیە کە کێشەکان بە خۆشحالیەوە لە ماوەی دەست بەکاربوونمان لەو بەڕێبەراتیە توانیمان 24 فیدەر لە سنووری دەشتی هەولێر چارەسەر بکەین بە خۆشحالیەوە ئەو 24 فیدەرە کە بودجەکی یەکجار زۆری لە دەرخستەکان ئامادەکرا بوو کە نزیکەی 3 ملیار و 200 میلیۆن بوو بەڵام بە هاوڵاتی بە هاوکاری فەرمانگەکان و فەرمانبەرانی دەشتی هەولێر و ئەندازیارانی پلان توانیمان بە 1 ملیار ئەو پرۆژانە جێبەجێ بکەین یعنی 2 ملیار و 200 میلیۆنمان وەفر کرد لە بۆ حکوومەتی هەرێم و نەفسی پرۆژەکانمان جێبەجێ کرد و ئەو 24 فیدەرە ناشمان
چارەسەر کردیە کە ئەو بودجێ لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە خۆشحالیەوە کە تەرخان کرایە بۆ ئێمە نۆژەنکردنەوەی ڕووناکی قوشتەپەش بە هاوکاری قایمقامی قوشتەپە کە ئەو ڕووناکیانەی جاران مەسەلەن 400 واتی دەویست ئەو گڵۆپانە ئەمە ئێستا گڵۆپی لیدمان لێبیستیە کە 200 وات کە ئەمەش چارەسەرە بۆ کەمکردنەوەی لۆد لەسەر تۆڕەکانی کارەبا. دەستەکانت خۆش بێت تەحسین تەوفیق بەڕێبەری دابەشکردنی کارەبای دەشتی هەولێر میوانی کوردستان 24 بووی. سپاس بۆ ئەمەدە. زۆر سپاس مەمنون. زۆر سپاس.